خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. زۆر دەمێکە لە هەرێمی کوردستان باسی گەندەڵیە کرێ و زۆر دەمێکە باسی ئەوانە کرێ کە زوڵم و غەدر لە خەڵکەکەن و لەپڕ هەڵتۆقینێک دروست ئەبێت کە جێگەی باوەڕ نییە و زۆر دەمێکیشە باز لەوە کرێ کە یاسا سەروەر بێ، بەڵام نەک تەنها لەسەر هەژارێک و زۆر جارۆک و ئەوترە لەسەر عەرەبانچێکی هەژاری بێدەسەڵات، بەڵکو لەسەر ئەوانەی کە چەشیان پێ بەڵام بە ناوی جۆرا و جۆرەوە غەدر لە خەڵکەکەن. ئەمە سەرنجام هەرێمی کوردستانی بردە دۆخێک کە ئێستا لە پەیوەندیەکانی لەگەڵ بەغداژدا ڕەنگە ئەمانە شتی جوزئی بچووک بن، بەڵام کۆی ئەمانە دۆخێکیان دروست کرد کە لەگەڵ بەغداژدا بەغدا بە زۆرێک مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکە وەکەوەی ئەبینین بە لە ئێستادا بە ئارەزووی خۆی دەستی ئەشێنێتەوە. بڕیارەکەی دادگا بۆ پاڵپشتی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەو بڕیاری دادگا تا چەند گرینگە و چەند گرینگە وەکو خەڵک ئەمڕۆ ئەیوت قەڵاو سەرانە سندن و کۆمەڵێک زاڵمی تری بەدواوە بێت بۆ ئەوی خەڵک فێر نەبێت یان زوڵم لە خەڵکی هەژار و کەم دەسەڵات بکات و بۆ ئەوی هەرێمیکی تۆکمە هەبێت کە دوژمنەکانیش سڵی لێ بکەنەوە نەتوانن مۆشک و درۆنی بۆ بنێرن. دوو بابەت لە جوزیەوە بۆ گشتی تەوریم شەوی پانۆراما بێ بە میوانداری زۆر بەڕێز ئارام حاجی مافناس و توێژەر خێربێک کاگەرە. زۆر سپاس کاکە زان. زۆر سپاس بۆ بەڕێز. سپاس بۆیەوە. ئەمە لەوە دەست پێ بکەین. ئەمە ڕۆژەوی گرنگی ئەمڕۆ بوو و خەڵکێکی زۆری دڵخۆش کرد. تینوێتی خەڵک بۆ چاکسازی، تینوێتی خەڵک بۆ سەروەری یاسا، تینوێتی خەڵک بۆ ئەوەی کە مەسەلەن خەڵکێک کە بەناوی چەک و بەناوی ئەوانەوە زوڵم لە خەڵکێکی ترەکە، ینی ئەمە دەرکەوت. ئەم بڕیارە و پاڵپشتیکردنی سەرۆک بافڵ بۆ ئەو بڕیارە یاساییەی بەڕێز دادوەر لە سلێمانی هەڵسەنگانی بەڕێستان بۆی چیە بۆ وەکو مافناسێک. من سەرەتا زۆر سپاس بۆم دەرفەت. سپاس بۆ بەڕێستان. یعنی لە ڕاستیە ئەم جۆرە یعنی ڕووداوانە کە ڕوئەدەن ینی هەر لە ڕووی تعریفی قانونی بۆ شێوانەی ئەمانە جۆرێکە لە دەرچوون لە یاسا، چونکە ینی شتێک نییە لە ناو ڕێخستنی کایە کۆمەڵایەتەکانی هەر کۆمەلگایەکە شتێک نییە ئەوە مەسەلەن خۆسەریانە مامەڵە لەگەڵ دەور و بەرد و هەلوو مەرجەکان و پاراسی بەرژەوەندی شخصی و تایبەتەکانی خۆیان بکات. بەڵام بەداخەوە ئێمە خۆمان نەزانین ینی لە ڕاپەڕینەوە هەتاکو ئێستا ئەگەر حسابی بکەین ئەو قۆناغی کە قۆناغی با بڵێن شەرعەتی شۆڕژیێریە لە خەباتی نەتەوەی و نیشتیمانی ئێمەیەوە دوجار شەرعەتێکی تر دەست پێکات لە شەرعەتی پەرلەمانیەوە. تەبیعەتی کاری ئەحزابی سیاسی لە کوردستانە سەرەتا لە ئەحزابی سەوری و لە ئەحزابی نیشتیمانیەوە گۆڕێ بۆ ئەحزابی با بڵێن ئەشخاص. دیقەتی بیت کۆمەڵێک ئەقتاب هەیە ئەبن ئەم ئەقتابانە ئەم جەمسەرانە لە ناو حیزبەکانە هەرێکیان بە نەوعێک لە نەوعەکان لە نەتیجەی کۆی ئەو هەلوو مەرجەی کە وجودی سیاسی و نەتەوەی و نیشتیمانی و کۆمەڵایەتی و مؤسساتی وڵاتەکەی پێ تێپەڕێ. تەمان ئەمانەش هەمویان کاریگەری ناوخۆیی لەسرە، کاریگەری دەرەشی لەسرە، شەرت نییە بەسەرم بەتەنیاتۆ بێ پەنجەیتیان بخەیتە سەر حیزبێک دەستێک تاقمیجی دیاریکرا و هەموو ئیتیامەکە بخەیتە پاڵە و کۆی دۆخەکە بەگشتی کە ئەو کۆمەلگای پیاتێ ئەپەڕێت وەکو قۆناغێکی نەخوازرا و یاخۆ قۆناغێکی ڕاهین کە ینی ئینتیقالیە با بڵێت هەندێک دیاردە و هەندێک حاڵەت دێنێتە پێشەوە کە نەشازە بە ژیانی ئاسایی و سروشتی کۆمەلگاکە. یەکێک لەوانە مەسەلەن بۆ نمونە فڵان مەسئول بەرپرسی حیزبی یاخود سیاسی ئەبێتە خاوەنی فەوج و هێز و بارەگا و نازانم چی ئەمانە، یاخود لەو لاوە لە نەتیجەی دەرەکردن بە لاوازی دۆخێکی سیاسی یا لە ممارەسەکردنی دەسەڵاتە یاخود بەریەککەوتن و تەشەنوجاتە حیزبەکانی ناو هێزە سیاسیەکانە تەمەشا ئەکەیت کۆمەڵێک نفوزی عشایری سەر هەڵەدات و نەوعێک لە ئیتمینانەدا بە دەست و پەیوەند و پاوەنەکانی خۆی و ئیلە ئاخری ئەیبینین هەموو ئەمانشمان بینیوە کە فڵان نفوزی عشایری لە بروزایە، فڵان نفوزی عشایری خێڵێککە لە بروزایەوە، فڵان نفوزی جەمسەری سیاسی لە ناو فڵان حیزبی دیاریکراوە لە دەرکەوتن و دیاربوونایەوە نەوعێک لە چۆن ئەڵێ وەکو ئیشکردنە لەسەر بەخشینی ئەڵتەرناتیڤێک بەدیلێک بەوەی کە ئەگەر دەسەڵاتێکی مؤسساتی، دەسەڵاتێکی دادپەروەری، دەسەڵاتێکی ینی یاسا سەروەری وجودی نەمێنێت ئەوە ئەم هێزە نەریتیە، ئەم هێزە تەقلیدیە یاخود ئەم هێزە کۆمەڵایەتیە، ئەم هێزە خێڵەکیە حضوری هەیە و ئەبێتە بەدیل و ئەتوانێت
ینی چۆنەڵی پارێزبندیەک بۆ تاکەکانی سەر بە هۆزە سەر بە و خێڵا سەر بۆ دەست و تاقمە ینی یاسا ڕۆڵی نامێنێت لەو یاسا ڕۆڵی نامێنێەوە ئەمە تعبیر لە لاوازی ممارەسەکردنی دەسەڵات دەکات لە کۆمەلگایە بەڵام ئەوەی کە ئەی بینین ئەمڕۆ ینی بە حکمی ئەوەی کە لە استراتیژێتی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەدیەکرێت وەکو ڤیژنێکی نیشتیمانی وەکو ڤیژنێکی چی بە ئێوە وت مەسەلەن تۆک و تاکێک وەکم مافناس و توێژ هەنگاوێکی بوێرانەیە جێگەی دەستخۆشیە بە ئەمانەتەوە و لە دەرەوەی هەر مجاملەیە کە پێویستکا بکرێت یاخو نەکرێت چونکە بەڕاستی ممارەسەکردنی ڕاستەقینەی ڕێبەرایەتی سیاسی ڕێبەرایەتی حیزبی ئەبێ وابێت چونکە ئەو دامەزرا و مؤسساتانەی کە هەیە ڕێکدانەوەی وجودی سیاسی و حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیەتی لە ناو مؤسساتانە لەبەرەوە داکۆچیکردن لە ممارەسەکردنی ئەرکو دەسەڵاتەکانیان یاخود پشتیوانیکردن لە ممارەسەکردنی ئەرکو دەسەڵاتەکانیان دوازار سەلماندنی ڕێبەرایەتی و گوتارە بۆ خۆیەتی یعنی حقیقەتی ئەوە ئەسەلمێنەیە کە من ڕاستم لەگەڵ خیتابی خۆما ڕاستم لەگەڵ جێبەجێکردنی ئەرک و بەرپرسیارەتەکانی خۆمان لە ممارەسەکردنی سڵتەیە و پێویستە نەک بە تەنها کاک باڵ هەموو ئەو بەڕێزانەی تریش کە لە ئاستی بەرپرسیارەتی سیاسی و حیزبی و نەتەوەی و نیشتیمانی کۆمەلگاکەیان ینی ئەم شوێن پێەیە هەڵبگرن و داخۆچی لێ بکەن چونکە بەڕاستی ئەگەر ئەمە نەبێت ئەو کاتە هیچ ئەمن و ئەمانە وجودی نامێنێ و دوجار ئەو دامەزراوانەی کە بەرپرسیارەتی ڕاستەوخۆیان لەسرە بۆ پاراستنی ئارامی و ئاسایش و مەسەرەن سەقامگیرکردنی ئارامی کۆمەلگا و پارێزگاریکردن لە نزمی گشتی ئەمانیش ڕۆڵەکانیان خاوە بێتەوە چونکە ئێمە کۆمەڵک مؤسسات مەسەلەن کاری لەم جۆری ئەمڕۆ مەسەلەن چەند پاڵنەرە بێ بۆ ئەوەی کە دەستەڵاتی یاسایان سەروەری یاسا بەهێزتر بکات بەدڵنیاییەوە پاڵنەرێکی زۆر ڕاستەوخۆ و ئەکتیڤیشە بێت بۆ لەبەرەوەی کە مؤسساتەکانی دەوڵەت لە کاتی ممارەسەکردنی ئەرک و دەسەڵاتەکانی خۆیانە هەست بێ ئێتمێنانەکەن هەست بە پشتیوانی ئەەکەن یعنی ئەم پشتیوانیە لە سەروەری یاسا لە بڕیاریدا دووەری لێکۆڵینەوە ئەم پرسیارێتە لە جێبەجێکردنی ئەرکەکانی دەستگای ئاسایش من حەزمەکەن نوێنەرێکی ڕسمی دەستگای ئاسایش خۆی لێرە بۆە بۆ ئەوەی کە قسە لەسەر حقیقەتی ئەم مەسئولیەتە بکە بۆ لەبەرەوەی کە ئەم دەسەڵاتانە دەسەڵاتی تەنفیزی ڕاستەوخۆن یعنی بەرپرسیارەتی ڕاستەوخۆیان هەیە و ئەرکە و مەهامە و مەسئولیەتەکانیان بە قانون دەستنیشان کراوە لە قانونی دەستگای ئاسایشی هەرێمە وجودیە لە یاسای وەزارەتی ناوخۆیە وجودیە لە پەیڕەوی ناوخۆی سەر بە وەزارەتی ناوخۆیە کە ڕاستەوخۆ وەکو جیازێکی تەنفیزی بەرپرسیارەتی سێکتەرەکانی پۆلیس و پۆلیسی نێشتنی تاوان و پۆلیسی فریاکەوتنی خێرا و هەوە پۆلیسی دارستان و هەموو ئەو کایانەی ترکە کە هێزی ناوخۆی بۆ تەنزیم کراوە لەبەرەوە کاتێک کە تۆ لەمسی جۆرێک لە سەپۆرت جۆرێک لە پشتیوانی ڕاستەوخۆی هێزێکی سیاسی کارە و کاریگەر و پێگەنەری ئەساسی ناو فەرمانڕەوایەتی ئەمارێمە ئەەکەیت ینی بە دڵنیاییەوە جۆرێک لە ئێتمێنانەدا و جۆرێک لە ئەحساسکردن بەوە ئەدات کە ینی ئەم دامەزراوانە هان بدا بۆ ئەوەی کە ینی ئەگەر لەو پێشیش لە نەتیجەی هەستکردن بە بێپشتیوانیە یاخود لە نەتیجەی کاریگەری ململانیە و چەبەرچێ حیزبیەکانی ناو پێکاتەی دەسەڵاتی فەرمانڕەوایی تلاپێکەی هەرێمە خەلەلێکە بوو بێ مای سارکردنەوە بێ لە ڕاپەڕاندنی ئەرک و فەرمانەکانە ئەمە ببێتە ینی ژیلەمە و داینەمە و جۆشدانەوەی جارێکیکەی ممارەسەکردنێکی ڕاستەقینە و ممارەسەکردنێکی بێرانە لە ئاز ئەرک و بەرپرسیارەتەکانە ئەگەرچی لەسەر و هەمبیانەوە ئەڵێم دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان وەک ئەوەی کە ئەیبینون لە پەیوەندیە بە زۆنی سەوزوانێ من قسە لەسەر ئەم مەسەلە یاکەم چونکە ینی ئەگەر قسە لەسەر بەرپرسیارەتەکانی هەرێم بێت ئەو کاتا بێ تایبەتمەندەکانی ناوچەکان بە نەزەر اعتبار وەرگرین جاتوانی قسە لەسەرکەین بەڵام لە پەیوەندیا بە ئێرەوە بۆ نمونە تا ڕادەیەکی باش ڕێز لە ئازادی ڕادەربڕین گرتووە تا ڕادەیەکی باش ئەم مؤسسەیە وەکو ئەبینرێت وەکو ڕەقیبێک بەسەر تەحەڕوکات و تەسەڕوفاتیانەوە خۆی بە دوور گرتووە لە بەردەستکردنەوەی پانتایەکانی ئازادی و ممارەسەکردنی ڕۆی دیموکراسیانە ئەگەرچی لێرە و لەوێ خەلەل هەیە کەم و کوڕی هەیە بەریەکەوتن هەیە کەس نەکۆڵی لەمە ناکات بەڵام ئەبێ ئەوەش بزانین ینی ئەو کاریگەریانش بە حکمی ئەوە نییە ڕاستەوخۆ ئەم مؤسسەی ئەمنیە یاخود ئەم مؤسسەی جێبەجێکردنی یاسا و پاراستنی ئارامی و ئاسایش ڕاستەوخۆ لێ بەرپرسیار بێ هەندێک جار کاریگەری تر هەیە عواملی سیاسی تر هەیە عواملی ئەمنی و مخابەڕاتی ئیقلیمی هەیە تەسیران هەیە تەحکوم وەزەکانەوەکەن هەموو ئەمانە ئەگەر بە نەزەری اعتیبار وەربگرین لەژێر ئەم سەقفەیە ئاسی ئەدا و مەهام و مەسئولیەتی ئەم مؤسسەیە بە نەزەری اعتیبار وەربگرین لە ئاسێکی بەرپرسیارانەیە مامەڵەی کردو جێگەی دەستخۆشی و هیوادارین باشتریش تارگێتی ئێمە شخصێک نییە بەڵام مەسەلەن ئەو کەسە فەرماندەیەکی یان ئەفسەرێکی سەربازی خودی حزبەکە خۆیەتی یەکێتی خۆیەتی و هێزی چەکداری بە دەورەوە بووە مەسەلەن دەست بردن یان ڕێگەدان پاڵپشتیکردنی یاسا بۆ ئەوەی کە
هەم زیادە ڕۆیی هەم سەرانە سندن هەم تطبیقی قەرارێکی یاسایی مەسەلەن چ ئومێدێکە داد بە خەڵک چی تایە بۆ خەڵک بەڕاستی بۆ بازرگانان کە ژووری پیشەسازی و بازرگانی سلێمانیش هەر ئەمە ئێوارەی هاتە سەرخەت و زۆر دڵخۆشی خۆیان دەربڕی کاکەزانە دانی ئەوە حزبێکی تر نیە بڵێمەوە تەسفێ حسابە ینی کەسێکی ترنی حزبەکەی خۆ باز لە هەیمەنی یەکێتی شمانی کوردستانەکەین باشە کاکەزانە ینی ئێمە ئەزانین پێکاتەی کۆمەڵایەتی ئەم کۆمەلگایی ئێمە وام شار و شارۆچکانەی ئەم سنوورەی ئێمە پێکاتەیەکی فرەڕەهەندە باشە ئەوە بەرژەوەندەکانی شتیا فرەڕەهەندە و ئەو هێزەی کە ممارەسەی سوڵتا ئەکات لەم سنوورەیە ئەبێ هەموو ئەم پێکاتە هەمە جۆریە بە نەزەری ئەتیبار وەربگرێت یعنی کاتێک کە پشتیوانی لە پاراستنی بەرژەوەندەکانی بازرگانانەکەی ئەبێ پاراستنی بەرژەوەندەکانی چینی توێژەکانی کەشت بە نەزەری ئەتیبار وەرگرت بێت و ئەمانە شتێک نین تازە بن من و تۆ قسەی لەسەرکەین چونکە لە چوارچێوەی با بڵێن سیستمی یاسادانانە هەموو ئەم کایانە بە یاسا ڕێکخراون ئەرک و مافەکانیان تیا دەزیشان کراوە دیاری کراوە و هەموو کەس ئەزانێت ینی لە کاوی بازرگانیان قانونی تیجارە و ئەحکامەکانی قانونی تیجارە حکومەکات لە کاوی مقاولاتە ئەحکامەکانی قانونی مقاولات حکومەکات لە کاوی ئەمنیە ئەحکامەکانی قانونی جیاز ئەمنیەکان حکومەکات و هەموو ئەمانە بە قانون تەنظیم کراوە و ئەم قانونانە لەلایەن خودی دەسەڵات خۆیەوە دەرکراوە یعنی ئەوە نییە شتێک بێ من و تۆ لە دەرەوەی سیستمە سیاسی و حکومڕانەکەی نابێتمان و ئەگەر پرەنسیپی جاکاری دەسەڵاتەکانی شوەر بگرین وەکو دەسەڵاتی یاسادانان یا دەسەڵاتی جێبەجێکردن یا دەسەڵاتی دادوەری و ئەمانە هەمویان ئەمانە وەسایلی ممارەسەکردنی سوڵتەکان یعنی یەک تەواوکەری ئەوی دیکەیە یعنی شتێکی نامۆن نییە کاتێک کە تۆ دەسەڵاتێکی تەنفیزی ئەبینی وەکو دەستگای ئاسایشی هەرێم یاخود دەسەڵاتێکی تەنفیزی وەکو هێزەکانی ناوخۆ ئەبینی کە خەریکی تەنفیزکردنی ئەرکومە هەموو مەسئولیەتەکانیانن یعنی ئەمە شتێک نییە لە دەرەوە هێنابێتی بەڵکو تەواوکەری کۆی ئەو شتانەی ترە کە لەلایەن دەسەڵاتی دادوەری یاخود لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوانێ بۆی ڕێکخراوە و ئەمانە هەمووی بە قانون تەنظیم کراون لەبەر ئەوەی یەک تەواوکەری ئەدواری ئەوی دیکەیە شتێکی نامۆ غەریب نییە کاتێکیش کە حیزب یاخود ڕابەری حیزب یاخود سەرۆکی حیزب دێت پشتیوانی کە ڕاستەخۆ لە مەسەلەی ئەکات ئەمە یعنی ممارەسەکردنێکی ڕاستەقینە و حەقیقی بەرپرسیارەتی و ڕابرایەتی حیزبە چونکە ئەبێ ئەمە نەک بەتەنها لە ناوێکی تریشمانە بەڵکو ئەبێ لە ناو کۆی هێزە سیاسەکانی دیکەشا ینی ئەم شوێن پێی هەڵگیرێت چونکە ینی کاکە تۆ بەشێکی لە پێکەنەری سیاسی ئەم کۆمەلگایە تۆ بەشێکی لە پێکەنەری دەسەڵاتی فەرمانڕەوایی حکومڕانی و ئیداری ئەم وڵاتە وایەنە ئێ باشە کە تۆ خۆت بڕیاری بنیادنانی ئەم دەسەڵاتە و ممارەسەکردی دەسەڵاتەکەی داوا نابێ بیپارێزی لە ڕووی یاساییەوە نابێ خەمی خۆی لە ڕووی دیموکراسیەوە ئازادیەوە تا چەند ئیتمینان بۆ خەڵک دروستەکە ڕاستە و خۆی ئیتمینان دروستەکە ئەوەی هەستت پێکرد بێت لە عەسرەوە لە ئێوارەوە ینی من بۆ خۆم ینی بڕوا دەبێت ینی جگە لەوەی کە ئەمە لە هەسوکەوتی بەڕێ سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانە چاوەڕوان بووە بەڵام لە هەمان کاتیشا ینی ئتمئنانێکی ڕاستەوخۆ ئەدا بە من کە فعلەن سوربوونێکەیە لە سەرپاراستنی ممارەسەکردنی دەسەڵات چونکە بەڕاستی کاکە زانە ینی ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان ئەمە نەکای چە بیکە ینی بابێن پرسیارەکە لەسەرەوە بکەین ئەگەر مؤسساتە بە حکومەت ینی ئەم جۆرە خەڵکانە بۆ لە ناوسای زەرفی سیاسی و حیزبی ئەمە هەڵتۆقیون یانێ ئەمە چییە؟ ئەمە چێ مەسەلەن کەس پرسیارێکی مەسەلەن حزبیش بکەم مەسەلەن ڕەنگە زۆر جار یان پێشمەرگە دێرینەکان یا خەڵکە سۆزەکە بڵ شۆش و خەباتمان خۆبەوە نەکرد تۆ لێرە لە شار خەڵک چەوسێنی تۆ گەندەڵی وسی بکەیت بەڵێ بەدڵنیاییەوە کاکە زانە جانە زانی چۆنە بە قوربانی چاوە بسەیکە یعنی جارێک پرسیاری جدی لەسەر ئەوەیە کە تۆ ئێستا کەوتویتەتە مکافەحەکردن و معالەجەکردنی ئەم جۆرە سلبیاتانە هەل لە ئەساسەوە ئەبێ ئێمە پرسیاری جدی لەسەر ئەوە دابنین یانی ئەم کە ینی بەرپرسانی سیاسی ئەم وڵاتە بۆ ئەبێ ئەم جۆرە خەڵکانیان لە دەور بێ یعنی ئیشان پێچیە یعنی تۆ ئەگەر خۆت بە پیاوێکی ڕەشید و تێکۆشەر و دڵسۆز و دامەزرا و خەباتجێر و تێکۆشە دەزانیت ئەوە خۆشەویستی گەلەکەت کافیە بۆی بتپارێزێ متمانەی گەلەکەت کافیە بۆ ئەوەی کە تۆ بمێنیتەوە پشتیوانی گەلەکەت بۆ کافیە بۆی کە تۆ سەرکەوتوو بیت وایانە ئێ لە دەرەوە ئێمە چی دەوێت یعنی لە دەرەوە ئێمە ئەبێت چیکە هەبێت ئێ باشە ئەگەر ئەمەنەکەنی چی بکەین یعنی دەسەڵاتمانەوێت و لە هەمان کاتیشا ئێمە سوکایەتی بە مقاومەتی دەسەڵات بکەین یعنی ئێمە هیچ منتقێکی تایە نەخێت ئەکەواتە ئەم جۆرە تەسەڕوفاتانە و ئەم جۆرە خەڵکانە کە ئیستیغلالی نفوزی وەزیفی استغلالی نفوزی حزبی هەر بڕیارێکی سەرۆکیێتیان ئەمڕۆ دەرکرا بەڵێ هەر بەرپرسێکی حزبی و حکومی کە لە ناوێکێت یابێ پۆستەکەی شوێنەکەی مەکانەتەکەی بەکاربێنێ بۆ خۆ دەوڵەمەندکردن سزا ئەدرس ئەوە بەشێکە لە ڕنگدانەوەی پێرەوی ناوخۆ
یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ قسەی لەسەر مەسەلەیە نییە وەکو پێڕەو وەکو نظامی سیاسی کارکردنی ڕێکخراوەی خۆی یاخود وەکو گوتاری سیاسی نەتەوەی نیشتیمانی خۆی لەبەرەوە ئێمە بەلامانەوە سیر نییە بەڵام کاتێک کە بڕیارێکی تەنفیزی لە حیزبەوانە دێتە دەرەوە وتنبيهك يعني خطوة إجراءات شيء لا أساسها هل إجراءات قانونية بفي فلسفة قانون فقه قانون تشريع قانون قصة السركين يعني لا أساسها هو زجر وردعة يعني أو كسيك كردوي تاوان كاري أكاتو بس زي خوي أجيني بقدر أو تاواني كأنجام يدا بلام لهمان كاتيشا بدورو بركي لي هر كسي شي ديكاش لإيوه أم جورا للرفتار ولا كرداري تاوان كاري أنجام بدات همان عاقبتي أبيت وأما حقيقتي ممارسة كردني ده صلاتها حقیقەتی خەم خواردن و پەرۆشیە بۆ پاراستنی نەزمی گشتی نەزمی گشتی چییە؟ ئاسایشی گشتیە باشە تەندروستی گشتیە و ئارامی گشتیە و ئەمانە بەرپرسیارەتین کاکە گەر ئارامی گشتی نەبێ من و تۆ لێرە ناتوانین دابشین قسە باش کاک ئارام وەک تاکێک وەکو مافناسێک وەکو توێژەرێک حەزەکەی بڕیارەکانی سەرۆک بافڵ سەرۆکێکی نیشتیمانی کوردستان چێکانی تری بە دووادابێ چی تری بە دووادابێ بۆی کە خەڵک ئیتمینانی زۆرتر وڵی کاکەزانە تەسنیفم بۆ مە بەسم شەخصنی چێ ناوبێنی بەڵام ئەوانەی سیفاتەکانی وڵی کاکەزانە ینی جارێ پێشە مشتێک کە خواستی خەڵکە چی تری بە دووادارەکە سقوتی پێ بکرێ بڕیارەکە بەشێکە لە خیتابی سیاسی بڕیارەکە بەشێکە لە ممارەسەکردنی دەسەڵاتی سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و قووەتی ئیلزامی هەیە باشە پێویستە هەر عەسابەیەک بگرێتەوانە کە لە دەوری هەر کەس و بەرپرسێکە دوون ئیسtisنا یعنی مەسەرەن من ئەگەر با بڵێن لەگەڵ فڵان بەرپرسی سەرکردایەتی یا مەکتەبی سیاسی بەڕێزام تێگەی پێویستە لە چوارچێوەی ئەرک و مەهام و مەسئولیەتە سیاسی و موسساتی و قانونیەکانی خۆمان ڕەفتارکەم تێگەی و ئەو بەرپرسەش کاتێکگە دەرک بەوە ئەکات کە ئەمە هەیە پێویستە ئەمەش نەمێنێ دووری خاتەوە لە خۆی پێویست ناکات یعنی بۆ داڵدەیەدات عەسابەی بۆ چییە يعني پێویست زمانی کەوتنی عەسابەکان بەڵێ تەواو ینی کاکە چونکە ئەمانە بوونەتە یەک بەڵای گەورە بەسەر خودی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیەوە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی سەرانەوەرگری بۆ چییە مایمان پرسیاراکەی ئەوە تا بەڕێ سەرۆکی یەکێتی بە ئاشکرا ئیدانەیەکە مەحکومێکە بڕیاری بۆ دەرکەوت ئیجرائاتیشی بەرامبەرەکە ئێکەواتە ئەوەی لە خوار ئەوەیە ئەبێ ئەسڵەن مهتەب بێ بە مەسەلەی وانە چێ لە سەرۆکی یەکێتی دەسەڵاتی باڵاتر وانە لەبەرەوە مادام کە ئەو خۆی لەگەڵ ئەمەیان نییە وە داکۆچی لێ ناکا وە پشتیوانی لێ ناکا وە داڵدەی نایات کە پێویستە هەمووانی کەشوە بۆ هەمووانی کەشوا بێت بۆ هەموو بەرپرسەکانی کەشوا بێت جا بەرپرسەکان سیاسین حزبین عسکەرین ئەمری زۆر کەسی تریش کاگارە من وەکو مافناسێک ئەو پرسیارە چۆکەم ڕەنگە مەسەلەن بابەتێکی حزبی بێ مەسەلەن کوڕە شەهید هەیە پێشمەرگەی دێرین هەیە خەڵک هەیە مەسەلەن پارەی نەخۆشیەکەی پێنی بەتایبەت ئێستا کە قەیرانێکی قوڵ هەرێمی کوردستانەیە بەڵام مەجموعەیەک بەرپرسی یەکێتی یان پارتی بەتایبەتیش ناوێکێتیە کۆمەڵی خەڵکە بینی زۆر بە خێرایی هەڵتۆقیون تەسەووری ناکەی ینی ناچێتە مێشکتەوە ئەمە تەبەقەی کوڕە شەهیدێک بێ مەش تەبەقەی مەسئولێکی هەڵتۆقی و بێ هەندێکیان حەقنی ئەمانەش مەسەل ئەوانەی کە بە ناشەرعی پۆست و پلان وەکو لە بڕیارەکەی سەرۆک بافڵا هاتووە بەکارهێناوە سزا بدرێت کاکەزانە جانێمە کە باسمان لە وجودی ناشەرعی کرد ئەبێ لەسەر ئاسی هەموو ڕەهەندەکان وەری بگرین ناشەرعی لە ڕووی داراییەوە ناشەرعی لە ڕووی استیغلالی وەزیفە و مەنسەبەوە ناشەرعی لە ڕووی استیغلالی نفوذی کۆمەڵایەتی و سیاسی و حیزبیەوە ئەبێ هەموو ئەمانە بگرێتەوە تێگەی من ئەگەر سەرچاوەیەکی دارایی مەشروعمە بێ پێویستمە هەموو خێوکردنی زەلامەت چیە هەموو چەگارە ئەگەر تۆ قەرارە ئارامی و ئاسایشی وڵاتەکەت بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی دامەزراوە ئەمنی و هێزەکانی ئاسایشی ناوخۆیان بێت جیازت هەیە کاکە ئەنجومەنی ئاسایشی هەرێم بدەیە وەزارەتی ناوخۆ دەیە وایانە ئەم دەستگایە ناومیانی شان چییە جگە لە پاراستنی ئارامی و ئاسایشی خەڵکی شان چییە بە پێ قانون وەرن با سەیری مەهام و مەسئولیەتەکانیان بکەین وەرە سەیری ئەرکەکانی دەستگای ئاسایشی هەرێم کە بزانە چیتیایە پاراستنی شوێنەوارەکانە پاراستنی ئارامیە پاراستنی تەندروستی خەڵکە پاراستنی بەنداوەکانە پاراستنی کۆمەلگایە لە کردەوە ترۆریستەکان لە تاوانە ڕێکخراوەکان لە مکافحەی ئێرهاب لە مکافحەی مخدرات و ئیلاخری هەموو دیاریکراوە یعنی شتێکی غەریب نییە کە تۆ بڵێ ئێ باشە کاتێک کە من ئەزانم کۆمەڵێک دامەزراوەی میهنی موسساتی قانونی باشە وجودی هەیە بۆ جێبەجێکردنی ئەم ئەرکانە چەگار و عەسابم بۆ چییە ینی من تێناگەم ینی مەسەلەن ئەمە یەک دووەمیان ینی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێ لەم بڕیارەی سەرۆکی یەکێتیەوە بە ئەمانە تۆپێتی ئەڵم کاکەزانە ئەبێ هەموو کەسێکی تری لەم جۆرە کاراکتەرانە بگرێتەوە ینی بۆ نمونە کاراکتەرێک کە بەم شێوەیە بێت حەقەتا بە خۆی بە سیارەی جانتاریکە و سوورەتەوە
حەقەدا بەخۆی لە وەخت و ناوەختا خۆی کا بە شوێنە گشتی و شوێنە شخصی و تایبەتەکانیشە حەقەدا بەخۆی کە بەپی پاراستنی بەرژەوەندێ شخصیەکانی خۆی هەموو مامەڵەیە بکە کە خۆی مەبەسێتی و بە مەکاسیبی شخصی خۆی تیابێت لە کاتێکە ئەمانە لە ڕووی قانونیەوانێ هەر هەمووی تعریفی جرایمی بۆ کراوە هەمووی جرایمانە ممکن نییە کە ئەمە قابلی قبول بێت چکە ئەوەی کە مەفروزە ممارەسەی دەسەڵاتی تەنزیمکردنی کایە کۆمەڵایەتەکان و پاراستنی ئارامی و ئاسایش و نەزمی گشتی و ئادابی گشتی بکات جیهازی قوای ئەمنی داخلی تەواو حاصلیە لەم دەسەڵاتانە بۆ هەنسپێراوە یعنی دادوەرێکی بەڕێز کە فەرمانی گرتنی کەسێک دەرەکات خۆ ناینێرێ بۆ کابراوتی بۆ هێزێکی فۆجێکی مەسوولێک بەڕێز فەوجی فڵانە بەرز فەوجی فڵان کەس ئەمەمان بۆ دەستگیر نەخشتی وانە ئەینێرە بۆ ئازای زەبتی قەزایی ئازای زەبتی قەزایی چەند بە پێی قانون تعریف کراوە کە هەموو ئەو کەسانن کە بەرپرسیارن بە خزمەتگوزاری گشتی کەسێکی وا ینی بەرپرسیارەتی خزمەتگوزاری گشتەکەی لێ کوایە سلێمانی هەرێمی کوردستان چەند پێویستی یان زڕۆفەکە چەند پێویستی بەوەی کە ئەمانە بگەڕێنەوە سەرسکەی خۆیان وەڵی زۆر پێویستی پێێتی ئەگەر ڕاستە دەوێت و ئەگەر کاتەکە درەنگ نەبێ زوو نییە بەڕاستی ینی ئێمە ئەمانەمان بۆ چییە تاکە ینی ئێمە ینی یەکێتنیش بای کوردستان خۆی لەم منتیقەیە حاکمی ڕئیسی نییە ئێ باشە موسساتانی کە هەن هەری ئەو نین ئەو ممارەسەی سوڵتاناکەتیایە ئیتر لە دەروی ئەمەش خەڵکی تری بۆ چییە وصل کەسێک کە زۆر لە خۆیە ترسێت با دوو پۆلیس بە پێ تاکە ئەزیزەکەم بەڕێبەرایەتی پۆلیسی پاسەوان هەیە قانون بەرپرسیارە لە پاراستنی ئارامی و ئاسایشی هەرێکێک لە ئێمە وایە ئەی دوایەوە خەڵک پاسەوانی شخصی بۆ چییە مشکلی ئەمنی دەیە بەسەر ئەو چاوم قانونی ئەستەحا هەیە ڕێگەتیاوی چەکێک هەڵگری بۆ پاراستنی خۆت ئەگەر تاجری ئەگەر مقاولی ئەگەر سەرافی ئەگەر هەر شتێکی هەموو ئەمانای ینی لە قەنەواتەکانی خۆیان قانون هەیە حکمی ئەەکە ئەحکامی قانونی هەیە تەنزیمی کردووە پێویست ناکە ئێمە ئەم جۆرە ئەشخاصانەمان هەبێت فلان نازانم چۆخای فلان چۆ و کاک فلان کەسی کوڕی نازانم کاک فلان چۆ بەسەردان ئەمڕۆ چوو ئەوێ و کاتێکە زانی یەک مەجموعە سیارەی جامتاریکی بێ ڕقم و حەزمۆقەت پیا بۆ ئەسوڕێتەوانێ ئەمە چێە کاکە ئەمە چێە کاک تۆ چیت تۆ کوێ دەم شەرعەتت لەکوێوە هێناوە بەم هێز و دەسەڵاتەوە ئەسوڕێتەوانی و بەم هەموو چەگارەوەی تۆ چیت ئەی پۆلیس و ئاسایشی وڵاتەیشان چییە لە کاتێکا کە دە بەرابەری ئەوان ماندووە بن دە بەرابەری ئەوە شەو نخونیەکەن فەرمو لە دەرەوەی هەموو ئەو هەموارێک ئەبزارێت یەک دەقم پێ بڵێ پۆلیس و هێزەکانی ناوخۆ ئاسایش لە مەهام و وسیلەتی خۆیان دواکەوت بێت پێت وایە ئەوانە کێشەیەکیان بۆ دروست بێ ئەگەر بە سیارێکی تەبیعیش بڕۆن سەردان و شتەکانی ئیشەکانیان بکەن مەگەر مەسەلف کۆمەڵێ خۆجیاکردنەوە نەبێ لە کۆمەلگا یاسا شوێنی نەبێ هەر ئەوەیە هیچی کە نییە ینی تۆ مەسەر ئەمە چییە کە پیاوە گاگریمان ئەفسەرێکی فەرماندەی بوو ئێ باشە خۆ فەرماندەی هەرەوە ئەفسەرێتە ها من لیوا بینم بە جلی مەدەنیەوە سوڕێتەوە لە ناوبازارە ئەی خۆ قابلیتە چیانی فەرێق ئەوە ڕوک نەبینین ئەسوڕێتەوانێ ئاسایی ژیانی ئاسایی خۆیەکە احترامی میهنی خۆی گرتووە وەر ئەو پەڕی ڕێز و حرمەتیشمان بۆیان هەیە ئەی کاکەوتانێ من هاتوون پیاوێکی مەدەنی ئێستا تۆ دەرەجەی من چییە عقیدی حقوقیم لە دەستگای ئاسایش نەحیمایەشمان لەگەڵە و نائشمانەوە نە پێچیشمان پێێتی خۆشەویستی خەڵکەکەمان کافیە بۆمان پشتیوانی ئەو جەماوەرە بۆ ئێمە کافیە وانێ متمانەی ئەو خەڵکە کافیە کاک ئیشمان بەم جۆرە عەسابانە نییە کاکە ئەمە عەسابانە هەمیشە مای سەرێشە بوون بۆ ئێمە بەڕاستی کاک ئارام دووبارە ئەو پرسیارە ئەەکەمەوە تۆ خۆت هەستت بە چینوێتێکی زۆری خەڵک کرد لەسەر بەڵێ بەدڵنیایی گەڕانەوەی بەڵێ بەدڵنیایەوە بەپێی ئەو کاردانەوانی کە لەسەر ئاسی تۆڕە کۆمەڵایەتەکان بینیمان و بەپێی ئەو هەموو دەستخۆشی و پشتیوانی کە لە هەڵوێستەکە کرا و لە خودی بڕیارەکە کرا وەکو بڕیارێکی هەر ئۆرگانێکی باڵای ناویشێتی نیشتمانی کوردستان ئەمە دەلالەتەوەیە کە ئەو خەڵکە بەڕاستی ینی بێزار بووە لە یاساشکێنی بێزار بووە لە سەرڕۆیی بێزار بووە لە دەستدرێژیکردنە سەر مقەدەرات و کەرامەت و بەرژەوەندەکانی یعنی ئێمە هەڵەمانە بۆ کاکە لە ماوەی ڕابردوو هەڵەمانە بۆ خۆ عیب نییە بەزە هەڵەمکانمان بکەین ئەی بەوەیە کە ئێمە هەڵەمان نەبێ و ئینکاری بکەین و بڵێن هەڵەمان نییە و هەموو شتە باشە گوزەرێت نەخێوانیە هەڵەمانە یەکەم و کوڕیمانەیە و خراپکردن ممارەسەکردنی دەسەڵاتمانەیە حتا لە ناو ئاستی حیزبی خۆمانە خراپ ممارەسەکردنمان هەبووە ئێمە عیب نییە کاکە چاچێکین چیە کەم کوڕی لە تۆ ئەگەر ئیش نەکەی نەجوڵیت کەم کوڕی دروست نابێت بەڵێ بەڵێ بە تاکید بکاکە یعنی مشکلە چیە ئەگەر ئێمە لە ڕووی کاری ڕێکخراوەیە و ئەجوڵین کۆمەڵی هەواڵین کۆمەڵی کادرین ئیژەکەین بە ناویەکەین و ئەچین حتمما
ئیشکال دروست دەبێ حتمما تێڕۆنینی جیاواز دەبێنمانە دروست دەبێ حتمما تەفسیری جیاواز دەبێنمانە دروست دەبێ بەڵام ئەمانایەوە نییە مە هەڵەبین بەڵکو هەڵەکە لەوێ دەست پێکا کاتێ من ئینکاری لە وجودی جوڵە و ئەتەعاتی تۆ بکەم پێشێلی مافەکانی تۆ بکەم لەناو ئەو زۆنەی کە پێویستە تایە بسوڕێتەوە هەسوکەوت بکەیت و ئەرکو بەرپرسیارەتەکانی خۆت جێبەجێ بکەیت لێرانەیە یعنی چێ بێتە حەکەم و حیمای ئەمانە بکات وانە بێگومان کاگارم ینی ئەو هەموو جۆرن ئەو هەموو نوعیەتە خەڵکە و نمایشکارە سەربازیەی ناو تۆڕە کۆمەڵاتیەکان چ دۆخێکی بەخشیوە چ ناشرینیەکی یان لەکەیەکی بەخشیوە بە وەڵی ژینگەیەکی ئەسکەری سرفی بەخشیوە بە دۆخەکە ینی ئێمە مەسەرەن هێزی کۆماندۆمان پێویستە سەر و سەرچاو خۆشمانەوێن کوڕی خۆمانن دەخوێن و گۆشتوی ئێسقانی خۆمانن لێمان زیانین بەڵام ناکرێمە هەموو شێوە بەیانی و ڕێوەرە سێژەمەدانیشتین باسی جوڵم و جۆڵەکانی و چالێکەکانی کۆماندۆ بکەین ئەرکومە هەموو بەرپرسیارەتی ئەمنی و مؤسساتی و دامەزراوەی بەرگری خۆیانە دەستخۆشیان لێکرد لە کێشە پێویستیان بە پشتیوانی گەل و نەتەوەکەی خۆیان بێت بڕواناکەم درێخی بکاتەوە کۆی کە لە دەیان ساڵی ڕابردووی خەبات و تێگۆشانە کردویانەوە هەموو شتێکیشان بەخشیوە لە پێناوێن هێزی دژە تیرۆرە ئەرکو بەرپرسیارەتی خۆی هەیە دەستخۆشی لەکەین سوپاسیەکەین پڕ بەدڵ تەمەنای سەرکەوتنی بخواسیین بەڵام تر پێویستدا کە ئێمە بەیانینی و ڕێوارە دژە تیرۆ سێژەمە بنان و ئاوە بخۆین وانە هەروەها بۆ دەستگاکانی کەش بۆ ئاسایشی شەر بە هەمان شێو کاکە ئاسایشەکەی خۆی جێبەجێەکە منەتی چی بکە بەسەر میلەتەکەی خۆیان ئەرکە بەڵام لە دەرەوەی ئەوانە قانونیە پێمان سپێراوەوە بەو پەڕی خۆشحاڵی و منەتیش بەسەر کەسە ناکەین ئەوە واجبی حەقیقی خۆمان نێزانین وامە ڕێی من نییە بەتەنیا هەرچەنە من کابراوتی زمان حاڵی دەستگاکە نیم من وەکو ڕێی شخصی بەڵام با پێت بڵێم یعنی ئەم ئەحساسە لە لای من لە لای هەمووانی کەژەیە بەڵام ئەمانایەوە نییە ئیتر ئەو دەستگایی کە تۆ هەتا ئەو عسە لە مستەفاایە خێ ڕەنگە ئەویش لە مەجاری موارەسەکردن ئەمە لە دیوەکەی ئەوەیە کە کەم و کوڕی ڕوو ئەدا جاری وایە لەم لا لەولا پێشێلێک ڕووەیە کەم تەرخەمێک ڕوەیە علاقی بە وجە نەزەری جێبەجێکردنی ئەرکەکانەوەیە علاقی بە قەناعەتی تەطبیقکردنی من باسی فیئێکی تر بکەم کە بەس بەتایبەتی مەسەلەن لە فەیسبووکە لە تیکتۆکە لە نازانم چیا وەکو ڕێکەوت دەڵێ گۆرانیش عەرەبی خەنە سەر خۆی لە گۆرانیکە شتێ ناگا بە فەرماندەکە شۆ لە گۆرانیکە ئەوەی کە ناوی خۆی ناو فەرماندەی فەیگەری بە پۆزەوە دابەزێ و خۆیەکە بە شوێنێکە ئەمە زایرێکی ناشرینە بەڕاستی پێویستی بەوەیە نەوەڵی نەخێرەمە هەموو قەیران و ماڵوێرانیەوە عزیزەکەم حەزەکەم با بزانێت یعنی ئێمە هەمومان مناڵی ناو ئەم فەرهەنگ و کلتورە کۆمەڵ بێگومان هەمومان زۆر چاک لە فەرهەنگی خۆمانە ئەزانین کە پیاوی دامەزراو چیە پیاوی ڕەشید چیە پیاوی کتێکۆشەر چیە پیاوی گەورە چیە پیاوی زانا چیە پیاوی کامڵ و تێگەشت و چیە پێویستی بەم جۆرە لە خۆ دەرخستن و مایشکردن نییە ئەمە زایرێکی ناشرینەوە پێویستە مەسەرەن لەسەر و هەمویانەوە من بە قەناعەتی خۆمێڵم وەزارەتی ڕۆشنبیری پێویستە فیلتەرینێک بۆ ئەم جۆرە بڵاوبوونەوەی دەردە ناشرینانە دابێت یاخود خەڵکێکە هیچ ڕەبتێکی بەکایە پزیشکیەوە نییە دانیشتووە مەجموعەیە گژ و جایە ناوە ئەمە 100% چارەسەری ئەوەیە و ئەمە نازانم چێ و ئەمە بکەوا بێ ئەمە یاخود ئەمەی کە عیلاقەی بە بەریدەوە هەیە فرۆشتنی ئەلکترۆنیەوە کاکە ئەمانە پێویستە ینی بە قانون تەنزیم کرێن تێگەی ینی من ئەگەر کاڵا ینی بابلین فرۆشتنی ئەلکترۆنی یەکەم باشە من چێم ئەوە تا لەم ماوەی پێشوا ئەو کەسێک کە شامپۆیەکی بە ئینکڕی بوو لە ڕێگەی بەریدی ئەلکترۆنیەوە شامپۆکە ئەکسپایر بوو نازانم تووشی مشکلەیەکی پێستی و بەدەنی ئەمانەی کرد ینی لای لە ئاسایش مەشغوڵ بێ بۆی بگەڕێ بزانین ئەمە چێ بۆ ئەم فرۆشتنە ئەلکترۆنیاکە کاگەڕم ئەمە جوزئیات بوونوانە زۆر بە بچکۆلەی باسکران زۆریش بەڵام کێشەی گەورن هەموو ئەوانە وای نەکردو کە یاسا هات سەیری کە لە کوێیەکە یاساشکە بێ متمانەی دروستە بێت کە بێ متمانەی دروست بوو مەعادای قەیرانی موچە ئەمە وای نەکردووە هەرێمی کوردستان ژۆکە حکومڕانی وەکو مؤسسات لاواز دەرکەوێ ئەم لە بەرامبەر یارو نەیاریشە بە دڵنیاییەوە کاکە زارانجان هەمووی پێ بۆ نمونە بەرامبەر بەغدا بەرامبەر بەرێمی کوردستان ئێمە ئەگەر قسە لەسەر ئەم مەسائلانە بکەین بۆ نمونە ئێمە کۆمەڵێک ئیشکالی سێکتەراتی ممارەسەکردنی دەسەڵاتمان هەبووە لە ماوەی ڕابردووە کاتێک کە قسەی لەسەر کراوە لەلایەن دەنگە ڕەسەنەکانەوە لەلایەن ئەوانەی کە ئەرکو ینی ئەحساسکردنیان بە مەسئولیەتی نیشتیمانی زیاتر بۆ لەوانێکە باشە بۆ نمونە لە کاتی ممارەسەکردنی ئابووری سەر بخۆیە دەنگی ناڕازی زۆر بوو لەوەی کەوتمان کاکەجان ئەمە پرسێکی سیادی دەوڵەتی عێراقا و ئێمە وەکو بەشێک لە هاوبەشی نیشتیمانی عێراقی فدرال پێویستە ئاگامان لەمە بێت و بەبێ ڕەزامەندی حکوومەتی فدرال و تەوافقێکی سیاسی و استراتیژی لەگەڵ ممارەسەکردنی سیاسەتی حکوومەتی فدرالە دەست بۆم پرسە نەبرێت بەڵام ئەوە بوو کە بەرژەوەندەکانی هەژمونگەرایی حیزبێکی دیاریکراو کە با بڵین پارتی دموکراتی کوردستان باشە
بە مفهەمی قسەکردن تامی نەماوە باشە چیت هەیە نقاط دەسەر پیرەکە دانێ پێ بێت ینی سوار سەری خۆی بوو و هەتاکو ئەزمێکی ئابووری گەورەی بەسەر هێرمەکایەنەوە ئەوەتانێ موچە خۆرانی وڵاتەکە باجەکەیدا کاکە ئەزیزەکەم تۆ لە ماوەی 10 ساڵی ڕابردووە ئەگەر ممارەسەکردنیشی عەقلانی و استراتیژێتێکی اقتصادی ڕێک و پێکە تەبەنی بکردایە بۆ ئەگەشتی بە مەزمێ ئەمەش بەلایەک کاتێکیش کە گەیشتی بە ئەزمەکە بۆچی چارەسەرێکت پێ نییە بۆچی هەمووی لەسەر ئەساسی تەفاوزا دەکەی لەگە بەغایە یعنی ئەو شاندانێکە ئەچون بۆ بەغا خەریکی چین گفتوگۆ ئەکەن کاکە هەر خودی حیوارەکە بۆ خۆی دەلالت لەواکە کە پاکێجێکی چارەسەرت پێ نییە ئێ باشە لە کاتێکە با بڵین برادەرەکانی ئێمەش کە قسە لەسەر چارەسەر ئەکەن و پێیان وایە کە ئەبێ حەلێکی یەکلاکەرەوە ڕیشەیی هەبێ بۆ ئەم مەسەلەیە تەخمینی دەکا پێ دەڵێت بەڵێ تەخمینی دەکا بەشتی زۆر عجیب نازانە یان ڕەنگە خۆش نەبێت لەبەر حرمەتی ئەو جمهوری کە گوێ لەمانە هەندێک مفرەدات هەیە باسیکن کاکە ئەمە مامەڵەکردنیەکی ناعەقلانیە لەگەڵ دەسەڵات و ممارەسەکردنی دەسەڵاتە تۆ ئۆتانێ ینی ئەم کابینەیە لەبەرەوەی کە ئێمە من بۆ خۆمی چۆم لەو خەڵکانی کە پێش پێگەێنانی انتقادی ڕاستەوخۆمەوە بلەسەری بۆ لەبەرەوەی کە بە کابینێکی مخابراتی بزانیوە ئەم کاکە واقعی مجتمعی ئێمە واقعەکی مەدەنی دیموکراسیە هەموو ئەو سەوابتە دەستوریانەی کە هەمانە تعریفی ئەمەمان بووە کاک باشە ئێمە لەسەر ئەساسی ئەمە پێویستمان بە کابینەی پۆلیسی چییە من بەتۆڵم ئەوە تا هەموو سێکتەرەکانی یفلیجوە لە سای سەری ئەم ممارەسەکردنی ئەم دەسەڵاتەوە باشە ئەقلێکی مخابراتی تیمەکەی تۆ لە نەناو حکوومەتەکەی گیری خواردۆ بەدەست یەک دنیا مەشاکلی ئەم سوڵتەیەوە چی بکەینانی ئەین المەفەر دانیشن هەر ئەوە خۆمان تەسلیمیم هەموو قەیرانانە بکەین ئەمانە هیچی بە کوردستان بەخشیوە بە هەرێمی کوردستان بەخشیوە بە مؤسسات بەخشیوە بە سەروەری ئەگەر بەخشیوێتی بۆ مەشاکلانە هەن یعنی بۆ نمونە ئێستا پرسی موچە کاکە پێم بڵێ کەی کۆتاییەت ساڵێکە دوان سیان چوار پێنج کاکە کەواتە تۆ پلانی استراتیژیت نەبووە لە ماوەی ڕابردووە وە کاتێککە یەکێتی نیشتمانی کوردستانیش لە ڕێگەی پاکێشەکانیوانە یاخود لە ڕێگەی سیاسەتی کارکردنی خۆیەوە قسەی لەسەر ئەمە کردووە ڕەخنەی لە غیاوی ئەم استراتیژە گرتووە تووشی کێشایەتەوە کاکە یعنی گەلە کۆمەجێ لێکراوە ئیتیام کراوە بەوەی کە خەریکی دوو ئیدارەیە ئیتیام کراوە بەوەی کە نازانم بۆ بە مەترسی لەسەر هەڵوەشانەوەی قەوارەی هەرێم قەوارەی هەڵێم بۆ هەڵەوەشێتەوە کاکە قەوارەی هەرێم سەوابتێکی دەستوری هەمیشەیی 2005 عێراقە ئەگەر لیژنەیەکی هەموارکردنەوەی دەستوری هاتووە و ئیقراری بە مەسەلەی خستنە ڕووی هەموارێکی مادەیەکی دەستوری کردووە کە بڵێ نظامی پەیڕەویکردنی سیستمی ئەقالیم لە عێراق با نەمێنێت لە چوارچێوەی سیستەمە فێدرالی پەرلەمانی دیموکراسیەکەیە ئەڵێن بەڵێ وایە ئەمە مەترسی هەیە ئەگەر ئەجەندایەکی دەرەچی هەرێمایەتی یاخود دەولی ڕاستەوخۆ تاکید لەسەرەوە کاتەوە کە وجودی ئەم قەوارەیە وجودێکی مەترسیدارە بڵێ ئەڵێن هەرێم مەترسی لەسەرە بەڵام تۆ شەو و ڕۆژ زەنگی ئەمە ئەدەی بە گوێی هاونیشتمانیانی منە واد لێ کردووە تێگەی لە کاکە وڵی ئەمە هەر ڕۆژە بێ ڕوخێ ناکرێ هەموو ڕۆژە دەسەڵات خۆی بڵێ وڵی قەوارەی هەرێم مەترسی لەسەرە ئەیشی دەسەڵات ینی بۆ زمینەی زەینی تاچی کورد لەم هەرێمەیە ئاماداکەی بۆ ئەوی کە ئەگەر خوا نەخواسە ئەم بوو بە ئەمری واقع ئیتر قبولی بێ لە کاتێکا کە تۆ مەفروضە تۆ خۆت لە بری دوژبنەکان شەڕی دەرونی بڵێ شەڕی دەرونی لەگەڵ ئاکەی ئامادە یعنی زەینیان ئامادەیەکی بۆی کە ڕوخانی مەرێمە قبولکە لە کاتێکە وجودەکە وجودێکی دەستوریە وجودێکی سیاسیە وجودێکی نەتەوەیە وجودێکی نیشتیمانیە کەی ئەمانە کۆتاییات و کاتاڵین بەڵێ قەواری هەرێم بەترسی لەسەرە هەر ئەمە ژوای نەکردەوە کە ئارام هەموو ئەو کەم و کوڕیانەی باسەکرێ لێرە لەوێ لە بچووکەوە چا گەورە کە مووقیفت بەرامبەر بەغدا لاواز بێ بەڵێ بەدڵنیایەتە ئەزانی بۆچی قەوارەی هەرێم هەتا دەستکەم پێکاتەی سیاسی بەغاش پێکاتەیشی تلافیە باشە خۆمان نەزانین یعنی ئەو حکومەتەی کە هەیە لەلایەن ئیدارەی دەولە ڕێکخراوە ئەوانەی کە بەشدارن لەگەڵ ئیداری دەولەیە لە پێگەنانی ئەم حکومەتە زایدەنەوە تەوافقە استراتیژی ئەمریکیێرانی کە هەیە لەسەر پێگەنانی حکومەتەکە ئاگدار لە باشە هەموو ئەمانە حکمی ممارەسەکردنی دەسەڵاتەکەن لە ناوەند باشە تۆ ئەگەر بەپێی ئەجندا و پلانێک کە موافق بێ بۆ سیاست و استراتیژی کارکردنی سوڵتەی مرکز سوڵتەی ناوەند و ڕەچاوی هەموو ئەو سەوابێتە دەسووریانەی پێگەنانی حکوومەتێکی ئیتلافی نیشتیمانی تیان نەکرابێت بە هەر شێوەیەک بچیتە ناو ممارەسەکردنی و دەسەڵاتەوانەیە بێگومان ئەویش کاردانەوەکانی نەرێنیە بێ بەرامبرت ئێستا ئەوە تا سەیریکە با بڵێن دەنگۆیەک لە ناو ڕۆتی شیعەکانە هەیە کە پێکاتی نیوەزایدێکی ناو حکوومەتی ئیتلافی بەغان لەسەر دەرکردنە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و ئەمریکا
باشە لە ئاخرین دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانە کتلە کوردستانەکان و کتلەی سونە بەشداریان نەکردووە بە هەموو عدەدی حاضرین لەوێ 82 بۆ 83 ئەندامی پەرلەمانی عراقی تا بەشداری کردووە باشە بە 1600 ئیمزا ئەڵێن کۆکراوەتەوە 100 ئیمزا کۆکراوەتەوانێ بۆ بڕیاردان لەسەر چوونە دەرەوەی ئەم هێزانە حەزەکەم یەک حەقیقەتی پێ بڵێم ئەمە سیناریۆیەکی استخباراتی مخابراتیە چوونە دەرەوەی ئەمریکا بەحاڵە لە عێراق لە منی وەربگرن یاریی سەریکە یاریەکی ئیعلام یعنی مخابراتی ئیقلیمی دەولیە با من ئەرزەکەم کاکە زاناجیان ئەگەر هێزەکانی هاوپەیمانان لە عێراق بچنەوە دەرەوە لەم دۆخەیە بەڵێ باشە یەکەم هەموو ئەو تەوازنە ئابوووریانی کە عێراق تایە لە پانتایی ئابووری هەرێمایەتی و نێودوڵەتیە ئەسوڕێتەوە تووشی یەک قەیرانی گەورابێ بەڵێ ئینفیلاتێکی ئەمنی لەسەر ئەساسی ململانەی تائیفی و پێکاتە جیاوازەکانی عراق بە تایبەتی لە بینی شیعەکان باشە ئەوەی کە میلیشا وەلایەکان و غێرە وەلایەکانی بەڕاستی پێ توێ ئەوانش بەڕاستیان بێت نەخێر جوز ئەکەن لە ممارەسەکردنی سینناارۆەکە ئەزین چۆنە یاریەکە ئاوهایە هەندێک جار بەرێکەوتنەکان ڕاستەوخۆیە دوجار نەقلەیەکی تری پێەکەنە بێ بە بەرێکەوتنی ناڕاستەوخۆ و ئیدارەی سراعەکە بەردەوامە لەسەر ئەساسی ئەمە بەرژەوەندی هەرێمایەتی و گیانەکان بیناکراوە بەدەلیلی ئەوەی کە تاکو ئێستا هیچ جێکێک لەم سراعەتانە یەک لای نابێت کورد لە ناو یاریەکەیە وڵی ئەگەر بیانی ناڵین لە ناو یاریەکەیانە بەڵام ئەو لاعیبە ئەساسیەش نییە کە وجودی بە نەزەریاتی باروەربگیرێ خەلەلەکەش خۆیەتی بۆچی لەبەرەوەی کە یەک لە ناو خۆمانە موحەد نین بە یەک دەنگ و یەک ڕەنگی پێکاتی کوردستانی هەرێموانێ نەچوونێتە ناو یاریەکەەوە دووەمیشان تێگەشتێکی تەوامان نییە بۆ استراتیژێتە فێعلیە کەی حکوومەتی فدرالی یعنی ئێستا بۆ نمونە ئێمە کە مقاتعی دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانەکەین لەسەر چه ئەساسێک کردومانە ئایا ئێتمێنانێکی تەواومان وەرگتووە لەوەی کە حکوومەتی فدرال لەگەڵمانەوەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکای لە عێراق بۆیە نەچوونەتە ناو دانیشتنەوە یاخود مقاتعەکەمان مقاتعەیەکی اختیوا ئەی اعتباتی بووە لە خۆیەوە بووە یعنی ئەبێ ئەمانە پرسیارە یعنی تۆ فراکسیۆنێک کە دەیە لەوێ ممارەسەی سوڵتاکات لە ناو ئەنجومەنی نوێنەرانە زایدن ئەو دەرەجاتە نەیکە لە ناو سوڵتی تەنفیزیە هاتە ئێستا بۆ نمونە کە وەزیری بەرگری یاخود وەزیری دەرەوەی حکوومەتی ئەنقەرە دێت بۆ بەغا بەڕێ سەرۆکۆمار پێڵێ دەڵێ پاراستنی ئاسایشی ناوخۆ دەرەکی خۆتان لەسەر حسابی پێشەکردنی سەروەری وڵاتانی دی دراوچێ نابێت ئەی باشە ئەمە قسەیەکی تەواو منطقیە وایە و سەرۆکۆماری عراقیش و سەرۆکوەزیرانی شتاکیدیان لەسەر ئەمە کردوێتەوە باشە لەو لاوە کاتێکە زانی لێدوانێکی جۆ لێ وڵا تورکیا خەریکی پەرشێشکردنی عراق و پیلانجێڕەیەکی سێقۆڵی هەیە لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە بۆ شەڕ دژی پەکەکە باشە تێڕوانین استراتیژی ئێمە بۆ مشکلەی پەکەکە چییە؟ نییە استراتیژیە نییە استراتیژیە نیێمە بەس بۆ نمونە کاکە ئێمە وجودی پەکەکە وەک بەشێک لە مشکلەی نەتەوەی و نیشتمانی باشوور ئەبینین یاخود وەکو بەشێک لە کێشەناوخۆیەکانی حکوومەتی نظامی سیاسی تورکیای بینین کامیانە ڕاستە ینی با بڵێن پەیوەستبوونی هاوبەش هەیە لە نێوانمانە ئەوان کوردن ئێمە کوردینەوە نیشتمانی ئێمە ئەمانە تەواوە بەڵام لە چوارچەوەی جوغرافە سیاسی کە بە ئەمری واقع وجودی هەیە و لەسەر لەبەر ڕۆشنایی هەموو معادەتە دەولیانەیە وجودی هەیە و حکمی ئەو واقع سیاسیاکە کە لە تەواوی خۆرەڵاتی ناوەڕاستە ئەگوزارێ کاکە حەزەکەم یەکش دێ با بیزانی کاکە زانم استراتیژێتی حکوومەتی ئەنقەرە بەرامبەر بە عالەمی عەرەبی دوو جۆرە یەکێکیان ئەوەیە کە لەگەڵ با بڵێن بەشە خۆراوایەکەی عالەمی عەرەبیە ممارەسەی ئەکات کە میسر تایە صاحبی کەلیمەیە و یەکێکی ترانەوەی کە لەگەڵ بەشە خۆرەڵاتەکەی عالەمی عەرەبیایکە کە سعودیەتە صاحبی کەلیمەیە باشە وەرە سەیری کە بزانە لەگەڵ استراتیژێتی ئابووری کەنداوە چۆن مامەڵاکە و لەگەڵ استراتیژێتی وڵاتانی عەرەبی باکووری ئەفریقای چۆن مامەڵاکات لەوێ قسە لەسەر مەسلەی ینی سنوورە دەریایەکانی چڵگەنەوتەکانی ناو دەریای سپی ناوەڕاست دەکرێت هەتاکو ئەگاتە سنوورە ئاویەکانی لیبیا بەڵام لێرانە قسە لەسەر خەتی ئاوریشمی عەقەبە عەمان ئەکرێت یاخود لەسەر با بڵێن هێڵی ئابووری تووفا ئەکرێت کە پێی ئەڵێن 2F با بڵێن مە بسمانەوە ینی فاو فیشقابور کە بە طریقی تەنمێ لە ناو استراتیژێتی ئابووری عێراقیان مەش باشە لە کاتێکا کە کۆبوونەوەکان هەیە بۆ ئەوەی کە نووسینگەی سەرپەرشتی ئەم پرۆژەیە لە بەغدا و لە ئەنقەرە بکرێتەوە
لەو کاتەیە وەزیری بەرگریە داواکە تێگەی کە بەشێک لە استراتیژێتی حکوومەتی عراقی بک بە بەشێک لە مشکلی ناوخۆیەکانی خۆی. وەڵام ئێمە بۆ ئەمە چییە؟ ئێمە وەکو بەشێک لەو هاوبەشە نیشتیمانی کە لە عێراق ئامانە تێگەیشتنی ئێمە بۆ معادلاتانە چۆن نییە. ڕای سەوابەتی استراتیژی ئێمە وەکو بەشێک لەو سوڵتەیە چییە؟ ڕوونیە ڕوونیە کاک ئەزای بۆچی ڕوونیە لەبەرەوەی تۆ هێزێکی سیاسیە لێ تێگەدا. باشە نمونەیەکدا بێمە لە ساڵی 2005ەوە کە دەستوری هەمیشەیی عراق دەرچووە ئیشکالەیە لە تعریفکردنی دەسەڵاتە فیدرالیەکان و دەسەڵاتە هەرێمەکان و دەسەڵاتی پارێزگاکان بە مرکزی و لا مرکزیەوە و لەگەڵ دەسەڵاتە هاوبەشەکانی حکوومەتی ناوەند دەگەڵ پارێزگاکان و حکوومەتی ناوەند دەگەڵ هەرێمە. باشە ئەمە ئیشکالەتێکی دەستوریە با بڵێن لەسەر ئەساسی دەستور هاتۆتە پێشەوە. حکوومەتی هەرێمی کوردستان کە تۆ وەک بەشێک لەم سیستمە فیدرالی وجودت هەیە و ئەزانی ئیشکالیات هەیە و پێویستی بە تەفسیری دەستوری وازەح و سەریح هەیە بۆ ئەوی کە بزانی تاکۆ ئەرکۆ دەسەڵاتەکانی تۆ ئەڕوات و تاکو چۆن ئاڕوات بۆ تاکو ئێستا بە پاکێجێکی تەفسیری دەستوریوانێ نەم مەسەلەیە ناچیتە پێشەوە و بەردەوام کێشەکانت لە نەتیجەی ئەم تێنەگەی یعنی لە بچووکەوە تا گەورە ئێمە کێشەی گەورەشکالاتی گەورەمانەوە کاکە ئەگەر ئێمە تێگەیشتنمان لە دەسەڵاتە فیدرالیەکان نەبووایە ئەبوایە بە بێ پرسی حکوومەتی فیدرالی دەست بۆ ئەڤری سەربەخۆنەوەی. ئەگەر ئێمە تێگەیشتنمان بۆ دەسەڵاتە فیدرالیەکانی حکوومەتی فدرالە بواە ئەبواە قسێکی جدیمان لەسەر قانونی موازنە هەبواە. ئەگەر ئێمە تێگەیشتێکی فعلیمان بۆ سیاست و استراتیژی حکوومەتی فدرال لەسەر ئەساسی و دەستوری هەمیشەیی هێڵم تێگەی ئەبواە خەمێکمان لە مەسلەی دەستوری هەرێم خواردایە. باشە چێ هەیە نکوڵی لە پابندبوونی نەتەوەی نیشتیمانی ناوچە کوردستانەکانی هەرێم بکە؟ چێ هەیە؟ تۆ ئامادەی مساومە لەسەرکەی؟ باشە ئەی زەحمە نەبێ بۆچی پێم ناڵێ چەند ساڵە بۆچی نوێنەرایەتی ئەم ناوچە کوردستانیان نەغایبە لە پەرلەمانی کوردستان لە کاتێکا سموو دەستوری فیدرالیە بەسەر و ناوچانە بەسەر هەرێمیشە. ئەگەر تۆ مەشروعێکی استراتیژی جدی دەبێت قسەت لەسەر مسۆدەی یعنی ئێمە لە کۆی بوارەکانە بۆ جزئیات و بەژیانی خەڵکو و بەسەروەریاسە و هەمووانی کە لە دیتیلی و بەرنامە باسمان کرد ئیشکالاتی گەورەمانەیە. بەڵێ ئەمە وای کردو درست کەوتە عزیزەکەم ئەمە پێویستی بە چارەسەرە ئەمەی کە ئێمڕۆ ئەیبینین لە موقیفی ڕابەرێک و سەرۆکی حیزبەکە کە با بڵێن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان سەباق بۆ لە مەوزوعەکەیە نەک جارێک هەزار جار جێگەی دەستخۆشیە و حەزەکەین هەزار ئیژاعاتی تری ئەوەی بەدوایە بێ کاکە. بۆ ئێمە ئاسانترە کاکە بۆ ئەو جیاز دەستگایانەی کە ممارەسەی دەسەڵاتی تەنفیزی قانون و یاسادانان و ماناکەن کاکە بۆوان ئاسانترەکەوێتەوە. ئەو کاتە پۆلیسێک بە دڵڕاوچەوە ناچێتە سەرگرتنی تۆمەتبارێک. وەڵام من بترسم لەوەی کە لە ماڵەوە ئاربیجی هەیە و بترسم لەوەی کە چەگاری بە دەورەوەی و بترسم لەوەی کە کوڕی فلان بەرپرسە و لەم حاڵەتانەیە کاکە نەعەدالەتی دروست دەبێت لە تەطبیقیدا. کەواتە تۆ لە کێشە هەر بچووکەکانەوە بۆ هەر گەورەکان ڕۆیشتی تەحلیلێکی استراتیژیت بۆ کرد کەواتە ئێمە لەموو شوێنەکە ئیشکالیاتمانێ بەڵام ڕەنگە بچووکەکە ئەگەر چارەسەرکە یا وردە هەنگاو بنی کۆمەڵێکی دەچێڕێتەوە. زانانجان هەر منطقی معاملاتی شخصی و یومی ینی ئینسانەکان خۆیان لە ڕووی خولوقیت و ڕفتار و فەرهەنگیمانوانێ با قسەی لەسەرکەین. تۆ ئەگەر ماڵی خۆت دامەزرا و پاکتەمیز و ڕێکخراو نەبێت دەتوانانی قسە لەسەر دەرەوەی ماڵی خۆتی بێگومان نەخێر. ئەگەر ئێمە ماڵی خۆمان ئاوە بەم شپرزەی و شێواوێ ببینین ئەنوا ئاشکاوتانە و تەشەر و تەشیر و نائەدالەتی و نایاسایی و ناقانونی بەناومانە بێت و بڕات ئیتر لەسەر چه ئەساسی قسە لەسەرەوە بکەین کە ئاچین بۆ بەغابێ نمونەمان زۆر جوان بێ نمووی جوانمانەیە لەوێ نەخێر ئەوە ئادەی فەرموکاکە پێم بڵێ چەند جار من و تۆ لە لێدوانەکانی ئەم ڕاگەیاندنە سیاسی و حیزبیانی خۆمانەوەی جۆمان لێ بۆ کە قانونی موازنەی عراقی غەدر لە شایستەنەتەوەی نیشتیمانەکانی ئێماکە چەند جارمان جۆ لێ بۆ بێگومان زۆر باشە. ئەی کەس پرسیاری ئەوەی کردو زەحمت نەبێ ئێوە وەکو پێگەێنەرانی حکوومەتی هەرێم بە چ پاکێجێکەوە چووندا کۆچی لە شایستەنەتەوەی نیشتیمانی دارایەکانی ئێمە بکەن کوا حەلەکەتان چییە؟ بەسەر چاوت ئێوەڵەن غەدر هەیە خۆبڵمە باشە بەسەر چاو منی ژەزانم ئەرەوەڵا بۆیان بکرێت نەک لەسا ئەو شایستەنەتەوەی کە لە 12.6 پێڵەن ئەسڵان پرسێک نایەتێت و ئەوەتانێ ئێستا دوێنێ پێرێ ئێتلافی داری دەوڵە ئەم هەڕەشەی لێ ماکات ئەڵێ مادام ئێوە بەشداریتان نەکردووە لە کۆکردنەوەی دەنگ لۆبی پێگەێنانی لۆبی بۆ دەرکردنی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکا ئێمە موحسین مەندەلاوی هەتاکو و کۆتایی دەورەکە بە سەرۆکی پەرلەمانی یاڕینەوانێ ئەمە لەگەڵ سونەکانێتی و ناردنی شایستەدارایەکان و هەمواری قانونی موازنەش مەکەن وەکو پشتی کوردستان ئەمە لەگەڵ کوردێتی. ئەی باشە زەحمت نەبێ پرۆژەی هاوبەشی ئێمە لەگەڵ سونەکانە بۆ پاراستنی ئەم هاوبەشە نیشتیمانیە چییە؟
کو سەرکردایەتی علی لە بۆ بەڵێک بوارە استراتیژ باشە پاکێژی هاوبەشی کوردستانی ئێمە چییە؟ هێزە سیاسەکانی کوردستان وەرن زەحمەتە بێت پێم بڵێ چیتان کردو بۆم پێمە. سوپاس دەکەم کاگارم گفتوگۆکەمان هەمەلایەنە بوو بە تایبەتیژە و پاڵپشتیکردنی و بڕیارە بۆ سەروەری یاسا کە سەروەری یاسا هەبوو ژیانی خەڵک ڕێگە بێ وارێمی کوردستان بەدڵنیاییەوە ماڵێکی تۆکمەی هەبێ لە عراقیش ماڵەکەی تۆکمەتر ئەبێ. زۆر سپاس بۆ بەڕێز ئارام حاجی مافناس و توێژەر سپاس بۆ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتانەمانەتی خوای گەورە بن واتان لەگەڵ